توێژینەیەکتان تەواو کردو یا لەبەردەستە ساڵی داهاتوو دەبێتە کتێب لەسەر جیاکاری بەرامبەر کورد لە ئەڵمانیا کە لە ڕووی ئەتنیکیەوە دەمێ بزانم هۆکاری ئەنجامدانی و توێژینەوەتان چی بوو و ئەنجامگیریەکانی چین گەشتونەتە چی؟ وەکو خۆتان وتان هێشتا بە تەواتی تەواو نەبووە، بەڵام ئەوەی کە خەریکم هۆکاری ئەوە بوو کە پێم زانی و هەستم کرد و گوێبیستە بووم کە زۆر کەسەیە کە خۆی کە بە کورد ئەزانێ یا وەکو کورد ئەبینرێ تووشی جیابوونەوە ئەبێت ئیتر لەوە دەست پێکات ئەگەر مناڵێک بێت لە قوتابخانە قسەیەکی ناخۆشی بەرامبەر بکرێت هەتاکو بەشی میدیا بێ لە بەشی سیاست بێ لە کاری کۆمەڵایەت بێ لە زۆر شتی جیاواز شتی بچووک بچووکم ئەبیست کە ئەمزانی هەیە، بەڵام ئایا ئەوە ئەتوانی پێی بڵێن ڕەگەزپەرزی یا جیاکاری یاخود فێنومێنی تاکین کە ئەو کەسانە بەسەریان دێ ئەمێش بزانم ئەوە شتێکی کۆمەڵگایە و یان لە بنیادی کۆمەڵگاکە تایەتی هۆیەکی سیاسی هەیە یاخود نەبووی ئەگەر وابێت ئێمە ئەبێ باسیکەین ناکرێ وەکو شتێکی باس نەکراو لە کۆمەڵگا بمێنێتەوە بۆی ئەو کەسانەش بتوانن باسیکەن، بەڵام وەکو شتێکی کۆمەڵایەتیش ئیتر لەبەر ئەو دەستم پێکرد بە ئەوەی کە لێکۆڵینەوەیکی گەنی زۆر گەورە نییە بچووکە جارێ، بەڵام لەو لێکۆڵینەوە کە لە ڕووی تێوری و بە شێوەی لێکۆڵینەوە میدیایە و بە شێوەی وەکو مقابلەی زانستیە لەگەڵ خەڵکی کە شارەزا و پسپۆریان هەیە لەو بوارە جیاوازانەی کە باسم کرد، ئەوەی تا ئێستا بۆم دەرکەوت وەکو وتم تەواو نەبووە کە ئەتوانین بڵێن لە چوار لایەن ئەبێ ئێمە ڕوونکردنەوە بدەین یا ئەنالیزە بکەین لە لای تاکە کەسی بە چەنەها شێوەی جیاواز کورد ئەکرێت لەم وڵاتەیە ڕوبەڕووی جیابوونەوە بێت یان دیسکرمینیڕۆن، بەڵام ئەوە نییە کوردێک لەسەر شەقام لەبەرەوەی کە کووردە شتێکی پێبوترێ، بەڵکو زۆربەی کاتەکان لە پێشە مەسەلەن وەکو یەکێکی سەڕەش ئیسلام تورک عەرەبە نوعێکی تر لەوانەیە حاڵەتی وا ڕووبە، بەڵام لەو کاتەیە کە کورد لەگەڵ خەڵکی نەتەوەی تر ئەبێت لەو حاڵەتەیە ئەکرێشت دروست بێت، ینی حاڵەتی جیابوونەوە یا جیاکاری دروست بێت. ئەوە ینی ئەبێت سەیریکەین وەکو شتێکی دوو تەبەقەی، ینی ڕۆی گشتی ئەکرێت جارێک وەکو سەڕەش اینجا لەگەڵ بیانی تریش بە شێوێکی تر و ئەبێ ئەوە ببینین نەک وەکو شتێکی دیاردەیەکی کە لە دەرەوەی ئەڵمان ڕۆدا، بەڵکو ئەم دیاردەیە لەبەروی کە ئێمە تازەمان هەیە کە لە نەم کۆمەڵگای لە دایک ئەبن و لێرە ئەبن ئیتر کورد بن تورک بن فارس بن هەرچیە بن لەم کۆمەڵگای لە دایکە بن، یعنی ناتوانێت تەنها ڕەبتی بۆ بکەینەوە بڵێن شتێکی دەرەوەیە. ئەم کۆمەڵگایە فرە کولتوری و فرە نەتەوەی فرە لایەنی کۆمەڵگایەکە کە لە ئەڵمانە بەرەوە بێ ئێمە بە جددی ئەو شتانە وەرگرین بۆ ئەگەر بمانێ بنیادنانێکی کۆمەڵگایەکی دموکراسی کە هەموو لایەنەکان وەکو یەک سەیریکات. ئەوە لایەنێکی اینجا لایەنی دوو هەمەکە بێژگە لە تاکە کەسێکە لە ڕووی ستروکتور و دامەزراوەکانی کۆمەڵگا ئایا لەوێ شتیوە ئەبینرێ ئەوە هەڵبەتە قورسترە ئەگەر شتیوا ببینرێ و ئەوە چۆن ئەبینرێ. ئەوە چەند نمونەیەک هەیە کە زۆر باسەکرێ بۆ نمونەکە ئاگاداریەکان و زانیارەکان لەسەر کۆنا وەختی خۆی بوو نەکرا بە کوردی یاخود هێندە جار خەبەر هەیە لەسەر ڕووداوی کوردستان یا ئەوەی کورد بەلای گرنگە باز ناکرێت لە میدیا یاخود ئاگادارکردنەوەی پۆلیس و بڵێن فەفاسۆنگ شوتسی ئەڵمانی کە ڕێکخراوی کوردی هەرچیە بێت ئەنی ئەو لە ئەوانە زۆر هەیە، بەس ئەوەی من بەلام و لەوەش گرنگتر بوو کە ئەمانەش هەمووی جیاکارین لە کاتێکا جیاکاریە ئەگەر تۆ سیر بکەی بۆ بەش ئەو گروپانەی تر لە کۆمەڵگا بە هەمان شێوە هەڵس و کەوت ناکرێت، یعنی ئەگەر بۆ هەمووی جیاکاریەکرێ بێ شتێکی ترە، بەڵام بۆ بەشێک بکرێ و بەشێک نەکرێ ئەبێ باس بکەی بۆ ناکرێ هۆکەی چییە. بەس ئەوەی بەلامەوە گرنگ بوو کە ئەوەی کە لە ناو کۆمەڵگایە کاتێک ئەتوانی تۆ بڵێ شتەکە شتوغێلی ئەنیوەکو دامەزراوەیە کە زانینێک هەبێت یان نەزانینێک هەبێت لەسەر گروپێک لە کۆمەڵگا بەبێ ئەوەی تۆ ئەو کەسە بناسی یا بزانی. هێندێک کەس وەڵامیانەدامەوە ئەیان گوت من بەبێ ئەوەی کە شتەکە بڵێم هەستەکەم بەرامبەرەکەم زیاتر لەسەر من ئەزانێ لۆی خۆم لەسەر خۆمەزانم. لەبەر چی کە لەم کۆمەڵگای کاڵی کورد یان هیچ زانینێک نییە هیچ شتێ نازان بیستویانە نەیان بیستووە یاخود ئەگەر زانیاری هەبێ زۆر جار ڕەبتە بە
دواکەوتویی بە تونند و تیژی بە گوناحن زۆریان بەسەردێ بەڵام زۆر جاریش بۆی کە ئەکرێت جیاخواز بن تێروریست بن تاوانبار بن هەندێک وێنەیەک هەیە لە وە بە تایبەتیش لەگەڵ بێوڵاتن ئەوەشیان هێز بێدەوڵەتن یعنی هەندێک شت هەیە کە ئۆتۆماتیکی دروست ئەبێ ئەوە لە خۆیە ئەتوانی بڵێ ئەو زانین نەزانینە شتێکی ڕۆتینیە کە هەیە لە زانینی کۆمەڵگاکە زۆربەی کۆمەڵگا ئەوەش کاردانەوەی هەیە لەسەر ئەو کەسانی کە لە هێنێ بوار بریار ئەدەن واتە کە بۆ نمونە یەکێکی ژنێک بووی باسپەشی کاری کۆمەڵایەتی کتی من داوای فەندێکم کردووە بۆ یارمەتیدانی قوتابی کورد لەگەڵ دایک و باوکەکانیان بووی بەهێزتر بن لە خوێندن فەندەکەی زۆر بە زەحمەتی وەرگرت و هەر بەشێکی وەرگرت لەبەروێ هەرکە وشەکەی تیابوو بە شکێکەوە سەیرەکرا وشەی کورد شکێکی تایە ئەنی ئەو شکە بۆ دروست بووە بۆ هەیە جایستا بە زیاتر ئەوەی نەکەم بەڵام ئەو شکەش هەڵبەتە ئەگەر زیاتر قوڵتر لە ئەمە گرنگە ئەم شکە بۆچی دروست بووە لە کاتێکدا لە نێو کۆمەڵگای ئەڵمانیدا کوردی سەرکەوتو زۆرن یەکێک لە نمونونەکان بەڕێستن ئەوە لێرن کار دەکەن توێژینەوە دەکەن سەرۆکی پەرلەمان هەیە لە ئەڵمانیا لە هەرێمێکی ئەڵمانیا کە کووردە زۆر کەس زۆر لە نێو پارتەکان چۆتە پێشەوە بۆچی ئەو وێنەیە دروست بووە لەسەر کورد لە کاتێکدا ئەو هەموو کوردە سەرکەوتووە لە ئەڵمانیا هۆکەش هەردووکی هەم ڕاستە هەیە کوردی سەرکەوتوو هەیە و تەنهاش حەز ناکەمەکو ڕەش و سپی باسی ئەو بکەن هەڵبەتە کە من لێکۆڵینەوەیەک لەسەر ئەو بەشەکەم نەک بڵێم شتی تر نییە لە کۆمەڵگا بەڵام دایمە کە لێکۆڵینەوەکەیەکو بە چاوێک سێری خاڵێکەکەیت و لێ وردەبی توێ خەیتە ژێر زەڕەبین ئەتەوێت تێ بکەیت ئەگەر ئەم بڵێن فێنومێنە بخێنە ژێر زەڕەبین هۆکارەکەی چییە هەڵبەتە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە یەکەم لە ڕووی مێژووی لە ڕووی مێژووی کورد وڵاتێکە کە دەوڵەتی نییە ئەو جیاکاریەی کە ئەو بڵێن دەوڵەت نەبوونە ئەگەڕێتەوە بە مێژووی کۆلۆنیالیسم و مێژووی دەوڵەت دروستکردن و ئەتوانین بڵێن هەر لە پێش 100 ساڵە لە ڤەسایە فەتحاک نووسراوە هێندێ گەل و کۆمەڵگا هەن کە توانای بەڕێوەبردننی خۆیان نییە هەندێک هەن ئەبێ نیانە و هەندێک هەیانێ ئەنی هەر لەوەیە وا دروست کراوە کە هەندێک بەشی کۆمەڵگایە ئێتنی باڵادەست بن بەسەر ئەوانی ترە و ئەو دەوڵەتانێک کە دروستی شەبن بە زۆر بکرێنە هاوڕەگەز و هەمووکو یەک ببیندرێن واتە جیاوازی زمان و نەتە کولتور و ئەم جیاوازیانە نابێت بمێنێ و کە ئەزانین لە هەموو وڵاتەکانی کە کوردی تیاژی لە ئێرانە عێراقە تورکیا کە بە زۆر هەوڵدراوە بتوێنرێنەوە یعنی ئەوە سیاسەتێکی ئەو شێو کۆمەڵگایە و ئێستا کە بینۆ ئەڵمان لە بڵێن سیاسەتی ئەڵمانە کورد کە ئەبیندێ کورد تەناوکو کورد نابیندێ ینی بە سەرکەوت بەڵکو ئەو کوردانێک کە ئەڵێ سەرکەوتون لێرە هەڵبەتۆکو بەشێکی ئەم کۆمەڵگای ئەبیندێن و باسەکانی کە پەیوەندی بە کورتێوەکو یا شتێکی لابەلا ئەبیندێ لە پەیوەندیەکانی لەگەڵ ئەو دەوڵەتانی کوردی لێ هاتوون بەعزێ حاڵەتیش هەڵبەتە گرنگی پێ ئەدرێ ئەویش لەو کاتەیە کە پەیوەندی هەیە پەیوەندی نێودەوڵەتی لەگەڵ ئەو وڵاتانە ینی گرنگی دان بەو باسانە پەیوەندی بە ئەو پەیوەندیەوە هەیە لە ناو ئەڵمانیش ئەو چاویلکەی کە پێی سێرەکرێ یەکەم پەیوەندی بینی تورکیا و ئەڵمانە ئەو زۆر زۆر گرنگە بۆ ڕەوانگەکە دووهەمیش مەسەلەی ئینتێگراسیۆن و خۆ گونجاندن ینی ئایا و کەسانە خۆیان گونجاندووە یانە ئەو چۆر ینی ئەو ئەبێ سیرکن بە چ چاویلکەیەک سەیری کورد ئەکرێ ئەو وێنەی کە کوتم ئەوەی بە شکەکە بە تایبەتی زۆر زۆر پابندە بە بینی سیاسەتی کە مێژوویەکی درێژخایەنی هەیە بینی تورکیا و ئەڵمان و وەکوەزانن بڵێن قەدەغەکردنی هێنە ڕێکخراوی کورد لێرە و لەوە وردە وردە باز نەکردنی زۆر شت یان باسکردنەکەی هەمیشە بە شک ینی ئایا ئەمانە چیان چۆن بۆچی ئەوەی کە لە سەرەتا دەستی پێکرد بە بڵێن قەدەغەکردنی هێنەلایەن ئێستا وای لێ هاتووە دوای 20 ساڵ دوای ئەو بۆ بە شتێکی ڕۆتینی کە وەکو زانینی گشتی هەموو کەس لایەتی بەبێ ئەوی بزانن ڕابردووی چییە مێژووی چییە هۆکاری چییە ئایا هەموو وەکو یەکن ئایا جیاوازی هەیە ئەوە لایەنێکی کە ینی بە باسیکردن مێژووی سیاسەتەکە دووهەمیش کە باسی تونند و تیژی ئەەکەین و باسی جیاکاری ئەەکەین جیاکاری تونند و تیژی گرنگ ئەوەیە سەرنج ئەخەینە سەرچی ینی
سەرنج بخەینە سەر ئەوەی ڕاستە لەوانەیە هەندێک کورد توندی توێژی ئەکایە کردووە یاخود لە هەمان کاتە سەرنج ئەخێنە سەر ئەو تون تیژیانەی کە بەرامبەر کوردیش ئەکرێت یعنی شتەکان جیاوازی هەیە ئەبێ بریارێکە تۆ بیکە یان نەیکەی باسی کە یان نەیکەی و ئەو بریارە کە زۆر جار میدیاش ئەیدا باسی چی بکات هەڵبەتە ئەویش ڕەنگ ئەداتەوە لەگەڵ ناو هەڵوێستی کۆمەڵگا کاتە چنوورخانە لێت تێگەشتم ڕاستە بە شێوەیەکی سیستەماتیک ئەوەی کە ئێوە پێگەیشتون لە وەکو لە توێژینەوەکەتاندا لە ئەڵمانیا هەوڵێک هەیە کە ئەو وێنەیە کورد پیشان بدرێ بە خەڵک بەڵام خۆشمان وەکو خۆت گوتت هەندێک دامەزراوەی کوردی پارتی کوردی لێرە ڕۆڵیان هەبووە کە ئەو وێنەیە پشتڕاست بکرێتەوە بەگوترێ ڕاستە کورد ئاوان کورد خراپن لە ئەڵمانیا وە بزانم ئەبێ پرسیارەکە بگۆڕین شتێ نییە ئێمە بڵێن کورد وایە یاوانە ینی کورد گروپێک نییە هەموو یەکو یەک بێت وەکو هەموو کۆمەڵگاکانی تریش و گروپەکانی تریش شتێنین وەکو یەک بن بەڵکو ئەبێ ئەوە یانی بزانام ئەو بۆ کورد بە تایبەتی زەحمەتە لەبەرەوەی وامان پێدراوە بە سیاسەتەکە کە ئێمە بەحساب نەگەیشتوین بە شتێک لەبەری وڵاتمانیە بۆ هۆی ئەو کەمین بەڵام خۆی ئەمە ڕەوانگەکە لە ئەساسا بە هەڵەیە دروستبوونیە بنیادانی ئەو فکرێ لە ئەساسا بۆ یەک هاتمە سەر پێش 100 ساڵ یعنی حاڵەتێکی وا دروست کراوە کە ئێمە و خۆمان وا ببینرێنوەکو کامیل نەبین تەواو نەبین هێشتا بگەین بە شتێک و بڵێن هۆنینەوەکەشی چۆنە ئەمانە پێشکەوتونین تند و تیژن واوە بەس ئەم ڕەوانگەیە لە ئەساسا بنەماکەی هەڵەیە لەبەروی هەڵبەتە هەمیشە لە هەموو کۆمەڵگایەک زۆر چۆن بڵێن حاڵەتێ بۆ یەکێک وای لێ دێت یعنی ئێمە بە سێری کۆنتێکستەکە بکەین کە تاکە کەسێک یا کۆمەڵگایەک یا ڕێکخراوێک چ حاڵەتێک سیاسی کۆمەڵایەتی دروستی ئەکات مناڵە بە ئەڵمانیەکە لە کۆنسترۆکسیۆن یعنی بنیادی ئەکات کە وا بێ ئەوان هەبێ یعنی شتێک نییە ئێمە گێنێک بێ ئەساسێک بڵێن کوردوایە لەبەرەوە نە پێویستەکە دیفاع بکەین نە پێویستەکە بڵێن وای نیاوانین بەڵکو ئەبێ ڕوونی بکەینەوە گشتاندنە بۆچی وای لێ هاتووە بۆ غەڵەتەکەش و غەڵەتەکە چی غەڵەتی کردووە یعنی بێ غەڵەتەکە نەک هەربی خێنە ناو تاکە کەسەکە بەڵکو بەرپرسیارەتێکی کۆمەڵایەتی و سیاسیە کە ئەوە باز بکرێت ئەوەی کە ئەم وێنەیە دروست بووە ڕۆڵی ئەو دەوڵەتانەی کە کوردستانیان داگیر کردووە ئەو هێزەی کە لێرە هەیەە لە ئەڵمانیا هەیەە کاریگەری هەبووە لەسەرەوەی وێنەی کورد لێرە وای لێبێت وەکو باسم کرێستە هەڵبەتە پەیوەندیەکان دەوری هەیە ئەمە تورکیا بوو بەڵام ئێران سووریا عێراق قەدیم هەمووی بەپێی وەکوتم پەیوەندی هەیە بە لەو کاتەیە پەیوەندی سیاسەتی ئەڵمان لەگەڵ ئەو وڵاتانیا چۆنە لەسەر چ ئەساسێکە چ گۆڕانکاریەکی چمە بەستێکە لەبەرەوە بە کەم و بە زیا بەرژەوەندیەکانی ئەو پەیوەندیە دەورە بینێ و کورد لەوەیە خاڵێکە یعنی ئیسان واقع بێ ئەمە خاڵێکین کە بە پێی پێویست یا لابەلاین یا سەرەکین بەڵام بۆیە کوردیش جارێ ناومێدە بێڵێ خۆمان کرد خۆ ئەومان باش کرد خۆ دژی داعیش وامان کرد بۆ وان نەبوو مەسەلەکە کورد نییە دژی داعش یعنی بزانە ئێستانە بێت تۆزە واقع بێت لە شتەکانە و ئەبێ خۆ جیاکەیت یا خۆمان جیاکەینەوە لەوەی کە بڵێن باشی و خراپی وشەی باشی و خراپی وکو ئەوەیەکی تیا نرخاندنێکی تایە کە ئەو نرخاندنە پابند نییە بە حقیقەتی سیاسەتەوە بەڵام ئەو نرخاندنە زۆر جار ئەبێتە شتێک لە ناو کۆمەڵگا کە لە بینی خەڵکەکە هەموو کەسێک هەوڵەدا خۆی بەرزترکە مهمترکە ئێمەی کورد ئێمەی تورک ئێمە عەرەب بەس ئەوە هیچ کەسێک لەویتر نەزیاترە و نەکەمترە بەڵکو ئەو بوارانە و بەرژەوەندیانە ئەو حاڵەتانە دروست ئەەکەن جا من چاوەڕێم دەکرد مەسەلەی شەڕی داعش کە خۆشت ئێستا ناوتێنە شەڕی کۆبانێ بۆ نمونە کۆبانێ ناوێکی زۆر دیارە ئێستا لە وڵاتانی ڕۆژاوای کاریگەری هەبێت لەسەر بۆ نمونە پۆلیسێک کە گەنجێکی کورد دەگرێ یا کەسێکی سیاسی کە بڕیار لەسەر فەندێک دەدا بڵێ ئەمانە کوردن دەرکەوت کە ئەمانە تونند و تیژ نین بە پێچوانەوە داکۆکی لە دۆزێکی زۆر گەورەش دەکەن مەسەلەی تیرۆریزم ئەو وێنەیە نەگۆڕاوە دوای شەڕی داعش لەسەر کورد هەڵبەتە ئەو وێنێ بەڵێن بێ کاردانەوە نەبووە لەو باوەڕێم حتمما بۆ ئەو کەسانەی کە ئاگایان لە سیاسەتەلۆ ئەتوانی وەکو خاڵێکیش بەکاری بێنیت لە مناقەشات حتمما بەڵام وەکوتم هەمیشە
ئەو وێنەی کە پیشانە درێ بۆ ئەو لایەنەیە کە ینی زۆر کەس لێرە بۆچی ئەوەی لا گرنگ بوو ئێسان بە بیری نەچێ ئەو پەیوەندی تەنها بە کورد نەبووە بێ ڕەوانگەکە کورد پێخۆش بوو لە بەروی ویستی پیشانی بە یا توانی پیشانی بە ئێمە ئازاین ئێمە بڵێن هەوڵە دەین بۆ تونوتیژی یان ئیسلامی سیاسی نەبێ و ژنەکانمان ئەو کارە ئەکەن و ئێمە مۆدێرنین ئێمە پێشکەوتوین ئەم وەڵامە بۆ گرنگ بوو لەگەڵەکو نەتەوەی کوردیش بەهێز بکرێ ئەم وەڵامە لەلایەن بڵێن میدیای ئەوروپیۆ بۆ بەدڵیان بوو نەک لە بەروی کوردۆست بن هەڵبەتە کوردۆستیش هەیە ناڵێم نییە لەبەر ئەوەی بڵێن فرێمێک یان قسەیەک هەیە کە لێرە دژ بە ئیسلام بێ بۆ نمونە ئەگونجا لەگەڵ ئەو دژایەتی ئیسلام کە لە ناو کۆمەڵگا هەیە ئەگونجا لەگەڵ ئەو بیرکردنەوەی کە لە ناو ئیسلاما ژن دواکەوتووە یا دوا ئەخرێ بەدڵیان بوو لەبەری لێ ڕێک ئەو بیر و بۆچوونە بڵێن وەکو بەڵگەیەک بوو بۆ ئەو بیر و بۆچوونە لەبەر بێ هەمیشە سەیری شتەکان بکەین کێ بۆ چی بەدڵە یعنی لەو حاڵەتەیە ئەو هەستینەتەوایەتی کوردیە و خۆ بە پێشکەوت و زانین و ژنەکانی کەەوە ئازابوون و ئەو جەنگیان کرد لەگەڵ ئەو بڵێن بەرژەوەندەی لێرە بۆ ڕەوانگەی سەر ئەو منتیقەیە ئەگونجا ئەو کاتە ئەگونجا ئێستا کە بەرژەوەندیەکە نەماوە ئەوە تۆزە خراوەتە پاڵ وەکو فەرامۆشتر ئەکرێ ئێستا شتی تر باس دەکرێ ئەمە هەموو ئەزانین پێش چەند هەفتەیەک چی هەبوو بۆمبە باران کران ئەکرا وەکو ئوکراینە باس بکرێ بەڵام نەکرا بۆ لەبەرەوە ئەوەش بەشێکە لە لێکۆڵینەوە کە لە چ کاتێکە و بۆچی ئەو مافانەی کە هەیە ئەخرێنە ڕوو ناخرێنە ڕوو باز ئەکرێن و ناکرێن و ئەو بڵێن تا چ ڕادێک ئەو مافانە بە ڕەوا و شەرعی ئەبینرێن یاخود لە چ کاتێکە کورد وەکو ئەکرێ بە دێ و بە توندیژ و بە تاوانبار ئەوەش ئەگۆڕێت ینی گشتی نییە بە پێی کات وە پێپی میدیا بە پێی لایەنی سیاسی ئەنی ناڵێم هەمووی ڕەش و سپی نییە بەس گرنگە سیر بکەین کێ چۆن کەی بۆچی چی ئەڵێت چەنوورخان گوتت کە دەستم پێکرد بە توێژینەوە کەوام دەزانی چەند حاڵەتێک دەبینم بەڵام دوای بینیم زۆ فراوان بوو چەندە فراوانە ئەوەی بەشداریەکە هەبووە لە توێژینەوەکەدا وەکوتم تا ئێستا ینی لەگەڵ دەوری 20 کەسێک قسەم کردووە و حتمما تقریبا دوئۆنێ تریش ئەبێ بەڵام ئەو کەسانە تەنهاکو تاکە کەس قسەم لەگەڵ نەکردوون بەڵکو هەمویان لە ناو ڕێکخراون لە ناو بڵێن ڕۆڵی وایان هەیە کە ئاگایان لە زۆر شتی ترە زۆر حاڵەتی زیاتریان بینی و زیاتر لە ناو لەبەرەوە ئەوە لایەنی دووهەمیش کە شێوەی لێکۆڵینەوەکە ئەوە هەیە مێتۆدی جیاوازێ لەم مێتۆدە گرنگی ئەوە نیە تۆ لەگەڵ چەند کەس قسەت کردبێت گرنگی ئەوەیە کە کام فێنومێن بە شێوەیەک بڵێن باس ئەکرێت لەبەرەوە ینی ژمارەکە ئەوە نەگرنگ نییە شێوەکە گرنگە بەس لە شێوەکەی کە گرنگە ئەوەی کە شتی تاکە کەس نین زیاترە لەوەی کە تەنها یەک کەس ڕوبەڕوو بدە هەروەکو نمونونەکەی وتم وەرگێڕانی زانیەرەکانی کۆغونا شتێک نییە تەنها بۆ یەک کەس بێ بۆ 1.5 میلیۆن کوردەکە لە وڵاتە ئاژین چارەسەر ئەوەی کە تێگەیشتووی چارەسەرەکە دەبێت چی بێ چکە دوجار لە توێژینەوەدا ڕاستپاردەش هەیەوانە ئەوەی کە خەریکە گەڵاڵە دەبێت چییە چارەسەر چییە هەڵبەتە جارێ زووە من باسی ئەو بکەم و چارەسەریش ئەمە وەکو نەخۆشیە نبینم وەکو لای دکتۆر لەمە بە چارەسەرەکەی ئەم سێحابەیە لەبەرەوە زەحمەتە بۆشتی کۆمەڵایەتی و سیاسی وەڵامی وا نادرێتەوە بەڵام ئەگەر بڵێم لەو باوەڕیان چەند شتێکە دووهەم ئەبێ بەو ئینسترومنتانە بەو کارەسانی سیاست کە هەیە ئەو کەسانەی لەو مەجالن بەو شێوەیە کار بکەن یعنی هەر ئەوە لە لایەنێکی بڵێن سیاسی لایەنێکی کە بینیم لەکوێ بە باشی ئەکرێ ئەو پرۆژانە و ئەو نمونانەی کە باشن زیاتر ئاشکراکرێن زیاتر پیشان بدرێن بۆی ئەو وێنێ بتوانێت بگۆڕی هەم بۆ کورتخۆی هەم بۆ ڕووی دەرەوە لەوەی سیاسیەکە هەڵبەتە ئەبێ پەنجە بخرێتە سەر ئەموو ئەو شوێنانەی کەڵڕی سیاسی و کۆمەڵایەتی کێشەیە باسکردنی و یەکێک لە خاڵەکانی من بوو کە باس نەکردن و بێزمانیەکەیە هیوادارم ئەم لێکۆڵینەوەی و زیاتریش باسکردن و ئێستا ئێمە کە بێکەوە باسێکین باسکردنەکەی هەم لە کۆمەڵگای کوردی و هەم لە هەموو کۆمەڵگاکای ئەڵمانیش بڵێن کەلێمە لە ئەڵمانین کە باسکردنە بێت دیالۆگ دروستە بێت لە دیالۆگ گۆڕانکاری بیر و بۆچوونە بێت و شتەکان گۆڕانکاری تیابێ بۆ ئەو بەشانی کە زۆر باش ئەکرێ کە سنوور بەزێن بن یعنی ئێمە لە قاڵبی تەنها نەتەوە و نەتەوایەتی کورد لەوە دەرچین چەنەها پرۆژە هەیە هی کولتوری مۆسیقی هی کتێب نووسین کە توانیویانە
ئەو شتانە دروستکەن ئەو دیالۆگە دروستکەن و وەکو دژمنایەتی دروست نەبێ بەڵکو دیالۆگێک وە بزانین هەڵبەتە بۆ دوا ڕۆژیش قەت کێشەکان بێکێشە نابن بە سێری ئەو بکەین کێشەکە لەم کاتەیە لە چیایە ئەخیر خاڵش حەزەکەم بۆی وا نەزانین کە کورد هەر شتی بەسەر دێت و گوناح حەز ناکەم بۆ کۆتاییمان پێبێن مەسئولیەتی خۆشمان ببینین ئێستا لە کوردستانی بڵێن ئەگەر سیر بکەین باشوور چەنەها کۆچبەری تر هەیە کە لە وڵاتە ئەژین کە بە هەمان شێوە جیا ئەکرێنەوە مافیان ئەخورێ یعنی نەک تەنها سێری بکەین خۆمان لێرە کۆچبەرین و چیەکەین بەرپرسیارەتی هەڵگرین و بسێری بکەین خۆمان لەکوێ و چۆن بەرپرسیاریتمان هەیە کە مرۆڤی تر گیانەکەینەوە وەکو مرۆڤ حسابیان بۆ بکەین ئەو کاتە زیاتریش لەوانەیە ئاسانتر بێ کە باسیکەین کە هەمووکو مرۆڤ بەرامبەری یەک بین نەک ئەو باڵا دەستەوە ئەوی تریان لە ژێرەوە بێماف بێ کێ کتێبەکە دەردەچێت هیوادارم کۆتایی ساڵێکی تر بتوانم بتانەمێ ئەتە چنوورخانۆکو لێت تێگەشتم ڕاستە بە شێوەیەکی سیستەماتیک ئەوە کە ئێوە پێگەیشتون لە وەکو لە توێژینەوەکەتاندا لە ئەڵمانیا هەوڵێک هەیە کە ئەو وێنەیە کورد پیشان بدرێ بە خەڵک بەڵام خۆشمان وەکو خۆت کوتت هەندێک دامەزراوەی کوردی پارتی کوردی لێرە ڕۆڵیان هەبووە کە وێنەیە پشتڕاست بکرێتەوە بەگوترێ ڕاستە کورد ئاوان کورد خراپن لە ئەڵمانیا وە بزانم ئەبێ پرسیارەکە بگۆڕین شتێ نییە ئێمە بڵێن کورد وایە یاوانە ینی کورد گروپێک نییە هەموو یەکو یەک بێت وەکو هەموو کۆمەڵگاکانی تریش و گروپەکانی تریش شتێنین وەکو یەک بن بەڵکو ئەبێ ئەوە یانی بزانام ئەو بۆ کورد بە تایبەتی زەحمەتە لەبەرەوەی وامان پێدراوە بە سیاسەتەکە کە ئێمە بەحساب نەگەیشتوین بە شتێک لەبەری وڵاتمانیە بۆهۆی ئەو کەمین بەڵام خۆی ئەمە ڕەوانگەکە لە ئەساسا بە هەڵەیە دروستبوونیە بنیادانی ئەو فکرێ لە ئەساسا بۆی هاتمە سەر پێش 100 ساڵ یعنی حاڵەتێکی وا دروستکراوە کە ئێمە و خۆمان وا ببینرێ وا ببینرێنکو کامیل نەبین تەواو نەبین هێشتا بگەین بە شتێک و بڵێن هۆنینەوەکەشی چۆنە ئەمانە پێشکەوتونین تونند و تیژن واوە بەس ئەم ڕەوانگەیە لە ئەساسا بنەماکەی هەڵەیە لەبەروی هەڵبەتە هەمیشە لە هەموو کۆمەڵگایەک زۆر چۆن بڵێن حاڵەت هەیە بۆ یەکێک وای لێ دێت یعنی ئێمە بە سێری کۆنتێکستەکە بکەین کە تاکە کەسێک یا کۆمەلگایەک یا ڕێکخراوێک چه حاڵەتێک سیاسی کۆمەڵایەتی دروستی ئەکات مناڵە بە ئەڵمانیەکە لە کۆنسترۆکسیۆن یعنی بنیادی ئەکات کە وا بێ ئەوان هەبێ یعنی ئەس شتێک نییە ئێمە گێنێک بێ ئەساسێک بڵێن کوردوایە لەبەرەوە نە پێویستەکە دیفاع بکەین نە پێویستەکە بڵێن وای نیاوانین بەڵکو ئەبێ ڕوونی بکەینەوە بڵێنەوە گشتاندنە گەنێرا بۆچی وای لێ هاتووە بۆ غەڵەتەکەش و غەڵەتەکە چی غەڵەتی کردووە یعنی بێ غەڵەتەکە نەک هەربی خێنە ناو تاکە کەسەکە بەڵکو بەرپرسیارەتێکی کۆمەڵایەتی و سیاسیە کە ئەوە باز بکرێت ئەوەی کە ئەم وێنەیە دروست بووە ڕۆڵی ئەو دەوڵەتانەی کە کوردستانیان داگیر کردووە ئەو هێزەی کە لێرە هەیەە لە ئەڵمانیا هەیەە کاریگەری هەبووە لەسەرەوەی وێنەی کورد لێرە وای لێبێت وەکو باسم کردێستا هەڵبەتە پەیوەندیەکان دەوری هەیە ئەمە تورکیا بوو بەڵام ئێران سووریا عێراق قەدیم هەمووی بەپێی وەکوتم پەیوەندی هەیە بە لەو کاتەیە پەیوەندی سیاسەتی ئەڵمان لەگەڵ ئەو وڵاتانیا چۆنە لەسەر چه ئەساسێکە چ گۆڕانکاریەکی چمە بەستێکە لەبەرەوە بە کەم و بە زیا بەرژەوەندیەکانی ئەو پەیوەندیە دەورە بینێ وە کورد لەوەیە خاڵێکە یعنی ئسان واقع بێ ئەمە خاڵێکین کە بە پێی پێویست یا لابەلاین یا سەرەکین بەڵام بۆیە کوردیش جاروێ ناومێدە بێڵە خۆوامان کرد خۆ ئەومان باش کرد خۆ دژی داعیش وامان کرد بۆ وان نەبوو مەسەلەکە کورد نییە دژی داعش یعنی بزانە ئێستانە بێت تۆزە واقع بێت لە شتەکانە و ئەبێ خۆ جیاکەیتوە خۆمان جیاکەینەوە لەوەی کە بڵێن باشی و خراپی وشەی باشی و خراپی وکو ئەوەیەکی تیا نرخاندنێکی تایە کە ئەو نرخاندنە پابند نییە بە حقیقەتی سیاسەتەوە بەڵام ئەو نرخاندنە زۆر جار ئەبێتە شتێک لە ناو کۆمەڵگا کە لە بینی خەڵکەکە هەموو کەسێک هەوڵەدا خۆی بەرزتر کە مهمترکە ئێمەی کورد ئێمەی تورک ئێمە عەرەب بەس ئەوە هیچ کەسێک لەویتر نەزیاترە و نەکەمترە بەڵکو ئەو بوارانە و بەرژەوەندیانە ئەو حاڵەتانە دروست ئەەکەن جا من چاوەڕێم دەکرد مەسەلەی شەڕی داعش کە خۆشت ئێستا ناوتێنە شەڕی کۆبانێ بۆ نمونە کۆبانێ ناوێکی زۆر دیارە ئێستا لە وڵاتانی ڕۆژاوای کاریگەری هەبێت لەسەر بۆ نمونە پۆلیسێک
کە گەنجێکی کورد دەگرێ یا کەسێکی سیاسی کە بڕیار لەسەر فەندێک دەدا بڵێ ئەمانە کوردن دەرکەوت کە ئەمانە تونند و تیژ نین بە پێچوانەوە داکۆکی لە دۆزێکی زۆر گەورەش دەکەن مەسەلەی تیرۆریزم ئەو وێنەیە نەگۆڕاوە دوای شەڕی داعش لەسەر کورد هەڵبەتە ئەو وێنێ بەڵێن بێ کاردانەوە نەبووە لەو باوەڕیان حتمما بۆ ئەو کەسانەی کە ئاگایان لە سیاسەتەلۆ ئەتوانیوەکو خاڵێکیش بەکاری بێنیت لە مناقەشات حتمما بەڵام وەکوتم هەمیشە ئەو وێنەی کە پیشانە درێ بۆ ئەو لایەنێ کە ینی زۆر کەس لێرە بۆچی ئەوەی لا گرنگ بوو ئێسانە بە بیری نەچێ ئەو پەیوەندی تەنها بە کورد نەبووە بێ ڕەوانگەکە کورد پێخۆش بوو لە بەروی ویستی پیشانی بە یا توانی پیشانی بە ئێمە ئازاین ئێمە بڵێن هەوڵە دەین بۆ تونوتیژی یان ئیسلامی سیاسی نەبێ و ژنەکانمان ئەو کارە ئەکەن و ئێمە مۆدێرنین ئێمە پێشکەوتوین ئەم وەڵامە بۆ گرنگ بوو لەگەڵەکو نەتەوەی کوردیش بەهێز بکرێ ئەم وەڵامە لەلایەن بڵێن میدیای ئەوروپیۆ بۆ بەدڵیان بوو نەک لە بەروی کوردۆست بن هەڵبەتە کوردۆستیش هەیە ناڵێم نییە لەبەر ئەوەی بڵێن فرێمێک یان قسەیەک هەیە کە لێرە دژ بە ئیسلام بێ بۆ نمونە ئەگونجا لەگەڵ ئەو دژایەتی ئیسلام کە لە ناو کۆمەڵگا هەیە ئەگونجا لەگەڵ ئەو بیرکردنەوەی کە لە ناو ئیسلاما ژن دواکەوتووە یا دو ئەخرێ بەدڵیان بوو لەبەری لێ ڕێک ئەو بیر و بۆچوونە بڵێن وەکو بەڵگەیەک بوو بۆ ئەو بیر و بۆچوونە لەبەرێ هەمیشە سەیری شتەکانکەین کێ بۆ چی بەدڵە یعنی لەو حاڵەتەیە ئەو هەستینەتەوایەتی کوردیە و خۆ بە پێشکەوت و زانین و ژنەکانی کەەوە ئازابوون و ئەو جەنگیان کرد لەگەڵ ئەو بڵێن بەژەوەندەی لێرە بۆ ڕەوانگەی سەر ئەو منتیقەیە ئەگونجا ئەو کاتە ئەگونجا ئێستا کە بەرژەوەندیەکە نەماوە ئەوە تۆزە خراوەتە پاڵ وەکو فەرامۆشتر ئەکرێ ئێستا شتی تر باس دەکرێ ئەمە هەموو ئەزانین پێش چەند هەفتەیەک چی هەبوو بۆمبە بارانکران ئەکرا وەکو ئوکراینە باس بکرێ بەڵام نەکرا بۆ لەبەرەوە ئەوەش بەشێکە لە لێکۆڵینەوە کە لە چ کاتێکە و بۆچی ئەو مافانەی کە هەیە ئەخرێنە ڕوو ناخرێنە ڕوو باز ئەکرێن و ناکرێن و ئەو بڵێن تا چ ڕادێک ئەو مافانە بە ڕەوا و شەرعی ئەبینرێن یاخود لە چ کاتێکە کوردوەکو ئەکرێ بە دێ و بە توندیژ و بە تاوانبار ئەوەش ئەگۆڕێت ینی گشتی نییە بە پێی کات و پێپی میدیا بە پێی لایەنی سیاسی ینی ناڵێم هەمووی ڕەش و سپی نییە بەس گرنگە سیر بکەین کێ چۆن کەی بۆ چی ئەڵێت چەنورخان گوتت کە دەستم پێکرد بە توێژینەوەکەوام دەزانی چەند حاڵەتێک دەبینم بەڵام دوای بینیم زۆ فراوان بوو چەندە فراوانە ئەوەی بەشداریەکە هەبووە لە توێژینەوەکەدا وەکوتم تا ئێستا ینی لەگەڵ دەوری 20 کەسێک قسەم کردووە و حتمما تقریبا دوئۆنێ تریش ئەبێ بەڵام ئەو کەسانە تەنهاکو تاکە کەس قسەم لەگەڵ نەکردوون بەڵکو هەمویان لە ناو ڕێکخراون لە ناو بڵێن ڕۆڵی وایان هەیە کە ئاگایان لە زۆر شتی ترە زۆر حاڵەتی زیاتریان بینی و زیاتر لە ناو لەبەرەوە ئەوە لایەنی دووهەمیش کە شێوەی لێکۆڵینەوەکە ئەوە هەیە مێتۆدی جیاواسێ لەم مێتۆدە گرنگی ئەوە نیە تۆ لەگەڵ چەند کەس قسەت کردبێت گرنگی ئەوەیە کە کام فێنومێن بە شێوەیەک بڵێن باس ئەکرێت لەبەرەوە ینی ژمارەکە ئەوە نەگرنگ نییە شێوەکە گرنگە بەس لە شێوەکەی کە گرنگە ئەوەی کە شتی تاکە کەس نین زیاترە لەوەی کە تەنها یەک کەس ڕوبەڕوو بدە هەروەکو نمونونەکەی وتم وەرگێڕانی زانیەرەکانی کۆغونا شتێک نییە تەنها بۆ یەک کەس بێ بۆ 1.5 میلیۆن کوردەکە لە وڵاتە ئاژین چارەسەر ئەوەی کە تێگەیشتووی چارەسەرەکە دەبێت چی بێ چکە دوجار لە توێژینەوەدا ڕاستپاردەش هەیەوانە ئەوەی کە خەریکە گەڵاڵە دەبێت چییە چارەسەر چییە هەڵبەتە جارێ زووە من باسی ئەوە بکەم و چارەسەریش ئەمەوەکو نەخۆشیێ نبینمەکو لای دکتۆر لێمە بە چارەسەرەکەی ئەم سێحابێ لەبەرەوە زەحمەتە بۆشتی کۆمەڵایەتی و سیاسی وەڵامی وا نادرێتەوە بەڵام ئەگەر بڵێم لەو باوەڕیان چەند شتێکە دووهەم ئەبێ بەو ئینسترومنتانە بەو کارەسانی سیاست کە هەیە ئەو کەسانەی لەو مەجالن بەو شێوەیە کار بکەن ینی هەر ئەوە لە لایەنێکی بڵێن سیاسی لایەنێکی کە بینیم لەکوێ بە باشی ئەکرێ ئەو پرۆژانە و ئەو نمونانەی کە باشن زیاتر ئاشکراکرێن زیاتر پیشان بدرێن بۆی ئەو وێنەیە بتوانێت بگۆڕی هەم بۆ کورتخۆی هەم بۆ ڕووی دەرەوە لەوەی سیاسیەکە هەڵبەتە ئەبێ پەنجە بخرێتە سەر ئەموو ئەو شوێنانەیە کە ڕووی سیاسی و کۆمەڵایەتی کێشەیە باسکردنی و یەکێک لە خاڵەکانی ئەومن بوو کە باز نەکردن و بێزمانیەکەیە
هیوادارم ئەم لێکۆڵینەوەی و زیاتریش باسکردن وەکو ئێستا ئێمە کە بێکەوە باسێکین باسکردنەکەی هەم لە کۆمەڵگای کوردی و هەم لە هەموو کۆمەڵگاکای ئەڵمانیش بڵێن کەلێمە لە ئەڵمانین کە باسکردنە بێت دیالۆگ دروستە بێت لە دیالۆگ گۆڕانکاری بیر و بۆچوونە بێت و شتەکان گۆڕانکاری تیابێ بۆ ئەو بەشانەی کە زۆر باش ئەکرێ کە سنوور بەزێن بن یعنی ئێمە لە قاڵبی تەنها نەتەوە و نەتەوایەتی کورد لەوە دەرچین چەنەها پرۆژە هەیە هی کولتوری مۆسیقی هی کتێب نووسین کە توانیویانە ئەو شتانە دروستکەن ئەو دیالۆگە دروستکەن و وەکو دژمنایەتی دروست نەبێ بەڵکو دیالۆگێک وە بزانین هەڵبەتە بۆ دوا ڕۆژیش قەت کێشەکان بێکێشە نابن بە سێریەوە بکەین کێشەکە لەم کاتەیە لە چیایە ئەخیر خاڵش حەزەکەم بۆی وا نەزانین کە کورد هەر شتی بەسەر دێت و گوناح حەز ناکەم بۆ کۆتاییمان پێبێن مەسئولیەتی خۆشمان ببینین ئێستا لە کوردستانی بڵێن ئەگەر سیر بکەین باشوور چەنەها کۆچبەری تر هەیە کە لە وڵاتە ئەژین کە بە هەمان شێوە جیا ئەکرێنەوە مافیان ئەخورێ یعنی نەک تەنها سێریۆ بکەین خۆمان لێرە کۆچبەرینی و چیەکەین بەرپرسیارەتی هەڵگرین و سێریۆ بکەین خۆمان لەکوێ و چۆن بەرپرسیاریتمان هەیە کە مرۆڤی تر گیانەکەینەوە وەکو مرۆڤ حسابیان بۆ بکەین ئەو کاتە زیاتریش لەوانەیە ئاسانتر بێ کە باسیکەین کە هەموو کو مرۆڤ بەرامبەری یەک بین نەک ئەو باڵا دەستەوە ئەوی تریان لە ژێرەوە بێماف بێ دوایین پرسیار کێ کتێبەکە دەردەچێت هیوادارم کۆتایی ساڵێکی تر بتوانم بتانەمێ باشە زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئێوە